جوانترین مزگەوتەکان. مزگەوتی حەرام جوانترین و پیرۆستترین و گەورەترین مزگەوتی جیهانە. ئەم مزگەوتە ڕووگەی سەرجەم موسڵمانانە لە سەرگۆی زەوی. مزگەوتی حەرام وەک ڕواڵەتی جوانە لە ناخی موسڵمانانیشدا جوانە. مزگەوتی کریستاڵ بە فەرمانی سوڵتان میزان زەین العابدین لە مالیزیا لە ساڵی 2006 بە کریستاڵی خاڵس دروست کراوە. ئەم مزگەوتە زیاتر لە 15,000 نوێژ خوێن لە خۆ دەگرێت. مزگەوتی قەول شەریف لە شاری کازانی پایتەختی تەتارستان دروست کراوە. ساڵی 1552 ئیڤانی ترسناک ئەو مزگەوتەی خاپور کرد. لە ماوەی ساڵانی 1996 تا 2005 دووبارە دروست کرایەوە. مزگەوتی شین دەکەوێتە شاری یەریڤانی پایتەختی ئەرمینیا. سەردەمی یەکێتی سۆڤێت داخرا و کرایە مۆزەخانە، پاش سەربەخۆی ئەرمینیا کرایەوە بە مزگەوت. مزگەوتی سوڵتان دەکەوێتە سەر شەقامی مەسقەد سەنگافورە. ساڵی 1824 سوڵتان حسێن شا دروستی کردووە، یەکێکە لە مزگەوتە زۆر جوانەکانی جیهان. مزگەوتی کوالا کانگسار سوڵتان فەریق ئیدریس شاهی مالیزیا کاتێ نەخۆش بوو نەزری کرد گەرچاک ببێتەوە مزگەوتێک دروست بکات، کە چاک بووە لە ساڵی 1970 ئەو مزگەوتەی دروست کرد. مزگەوتی بیبی خانم لە شاری سەمەرقەند لە وڵاتی ئۆزبەکستان بنیادنراوە. بە ناوی بیبی خانمی ژنی تەیموری لەنگ ناونراوە. ئەو مزگەوتە ساڵی 1403 زاینی دروست کراوە و گەورەترین قوبەی هەیە. مزگەوتی جینێ لە شاری جینێ لە وڵاتی مالی بە خشت دروست کراوە. ساڵی 1906 بە ئەندازەیەکی سەرسوڕهێنەر دروست کرا. یونسکۆ وەک کەلەپورێکی شارستانی ناساندوویەتی. مزگەوتی شافەیسەڵ لە شاری ئیسلاماباد لە پاکستان دروست کراوە. تێچووی مزگەوتەکە شافەیسەڵی سعودیە دابینی کردووە، بۆیە مزگەوتەکەش لە ساڵی 1970 بە ناوی ئەوەوە کرایەوە. مزگەوتی سوڵتان عومەر عەلی سەفیدین لە شاری بەندەرسێری بێگاوان لە برونا بنیات نراوە. گومەزێکی لەسەرەکە دەوترێت لە زێر دروست کراوە. ساڵی 1958 بە فەرمانی سوڵتان عومەر دروست کرا.